دەچێتە سەر کارەکەی. گەنجێکی 28 ساڵە، ناوی پەیام ئاواتە. پەیکەری مرۆڤەکان بە شێوەی سێڕەهەندی دروست دەکات. پەیام حەزی بۆ کارەکەی بێسنوورە. ستایلی ئیشمان هەیە بە شێوەیەکی گشتی، یەکیان کامل بۆدی هەموو جسم دەرەچێت، یەکیان بڵێن بەس فەیسە لەگەڵ شانە. ئەوەی کە کامل جسمەکەیە 4 حەجمم هەیە ئێستا، 4 حەجمی دیاریکرا و 30 40 50 60 سانتیم. نیو بۆدیەکەش 15 20 25 30 سانتیم. ئەم دەخەیە لێرەیە 36 کامێرای کوالیتی بەرزم هەیە. بیرۆکەکەی لە دەرەوەی کوردستان هێناوەتە سلێمانی. کارێکی نوێیە. بەم شێوەیە ئەوە سێت بیرۆکە بن بەردەوام حەزم لە کاری تازە و بابەتی تازە بووە بکرێت. ئەمە تا ئێستا میشەی من نەکراوە لێرە، بڵێن ساڵێک زیاترە من شوێنەکەمم کردوێتەوە. خەڵک و پێشمەرگە و سەرکردە و کەسایەتیەکانی کوردستان لە کارەکانی پەیامن. ئەبێ ئەو ئیشە بگەینتە ئەو حەدێک کە خۆ دەتەوێت، بەڵام نابێت قەت لەو مەجالەیە کە ئەیکەی بۆسی. من بە تەئکید ساڵی پێشوو کۆمەڵێ تەجروبەی باشم لەسەر وەرگر، ئەم ساڵی داهاتوو بەتەوان بیکەم بە ساڵێک کە پرۆژەکەی زۆر زۆرتیا گەورەتر بکەم و زۆر بابەتی تازە و بابەتی جوانی بۆ زیاد بکەم. و 12 کەس لەم پرۆژەیە هەلی کاریان بۆ ڕەخساوە. وەک پەیام وتی گەنجانی کوردستان توانا و بیرۆکە و داهێنان و سەلیقەیان پێیە. ئەگەر دەستیان بگیرێت هاوکاریان بکرێت. ئاوەڕالیگەلی کوردستان، سلێمانی.